کۆبوونەوەی پڕ لە گرژی و بە یەکدادانی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان بۆ پارتی و یەکێتی بەیەکەوە دەستی پێکرد. بەڵام پاش ماوەیەک بۆ یەکێتی کۆتایی هاتوو بۆ پارتی بەردەوام بوو. یەکێتی دەڵێت سەرۆکی پەرلەمان بە شێوەیەکی یاسایی کۆتایی بە کۆبوونەوەکە هێنا و پارتیش دەڵێت کۆبوونەوەکە بەردەوام بوو و تیایدا کۆمسیۆنی هەڵبژاردنەکان کارا کراوەتەوە. تاکانە ڕەها بێقەید و شەردەی خۆم بەکاربێنم کە لە بڕگەی 3 مادەی 18 هاتووە و نووسینگەی ڕاگەاندنی سەرۆکی پەرلەمانی کوردستان لە ڕاگەیەندراوێکیدا کە ئاڕاستەی دامەزراوە دەستووریەکانی هەرێمی کوردستان و ڕای گشتی کردووە دەڵێت بەرنامەی دانیشتنی ژمارە 4 ڕۆژی دووشەممە 22/5/2023 کە سەرۆکی پەرلەمانی کوردستان لەژێر ڕۆشنایی ئەو دەسەڵاتەی لە بەرگەی 3 لە مادەی 18 لە پەیڕەوی ناوخۆ پێی دراوە و تێیدا هاتووە کردنەوەی خول و دانیشتنەکانی پەرلەمان و سەرۆکایەتیکردنیان، کۆتایی پێهێنان و دواخستنیان، دەستنیشانکردنی کاتی ئەنجامدانیان، دانیشتنی ئاماژە بۆ کراوی سەرەوە دواخرا و کۆتایی پێهات و هیچ دەرئەنجامێکی ئەو دانیشتنە دوای دواخستنی بەهای یاسایی و پەیڕەوی نابێت. سەرۆکی پەرلەمان ئاماژەی بۆەوە کردووە کە بەپێی بڕگەی 11 مادەی 18 دەسەڵاتی واژۆکردنی سەرجەم نووسراوەکانی پەرلەمان تەنها لە دەسەڵاتی سەرۆکی پەرلەماندایە و سەرۆکی پەرلەمان ئەو دەسەڵاتی بە کەسی تر نەداوە. بۆیە هەر نووسراوێک بەبێ واژۆی سەرۆکی پەرلەمان بۆ هەر دامەزراوێک بنێردرێت هیچ بەهایەکی یاسایی نییە. لە بەرامبەریشدا نووسینگەی ڕۆژنەمەوانی هێمن هەورامی جێگری سەرۆکی پەرلەمان بە هەمان داڕشتنی ڕاگەیەندراوەکەی سەرۆکی پەرلەمان دەڵێت سەرۆکی پەرلەمان بە نایاسایی و ناپەیڕەوی هەوڵی کۆتایی پێهێنانی کۆبوونەوەکەی ئەمڕۆی دا و دانیشتنەکەی بەجێهێشت. بۆیە لەژێر ڕۆشنایی و دەسەڵاتی کە بە بڕگەی یەکەم لە مادەی 19 پەیڕەوی ناوخۆ پێی دراوە لە پیادەکردنی سەرجەم دەسەڵاتەکانی سەرۆک لە کاتی ئامادە نەبوونیدا سەرۆکایەتی دانیشتنەکەی کرد و بە پشبەستن بە بنەما پەیڕەویەکان دانیشتنەکەی بەڕێوە برد. کۆبوونەوەی ئەمڕۆ دواخەم بۆ کاتێکی تر تا بەرنامەیەکی ئێمە پێمان وایە ئەمە تەعەسسوفە کێ لەگەڵەوەیە کۆبوونەوەکە بەردەوام بێت دەست بەرزکاتەوە. جێگری سەرۆکی پەرلەمان دەژڵێت بەو پێی کە دانیشتنی دەستی پێکرد بوو، نیسابی یاسایی دەستەبەر بوو، بەرنامەی کار تەواو یاسایی و پەیڕەوی بوو، بۆیە لەو کاتەدا دەسەڵاتی سەرۆکی پەرلەمان نییە کە دانیشتنەکە دوا بخات و زۆرینەی پەرلەمانی لەگەڵ بەردەوامبوونی دانیشتنەکەدا بوو. جێگری سەرۆکی پەرلەمان بە پێچەوانەی ڕاگەیەندراوەکەی سەرۆکی پەرلەمانەوە دەڵێت هەموو دەرەنجامەکانی دانیشتنەکەی ئەمڕۆ بەهای یاسایی و پەیڕەوی خۆیان دەبێت. هەروە دەڵێت سەرۆکی پەرلەمان بە ئامادە نەبووە شمار دەکرێت و بەپێی پەیڕەوی ناوخۆ سەرجەم دەسەڵاتەکانی لەلایەن جێگرەکەیەوە پیادە دەکرێت و پێویستی بە هیچ تەفویزێک نییە. لەلایەکی دیکەشەوە هەردوای کۆتایی هاتنی کۆبوونەوەکەی پەرلەمانی کوردستان ماڵپەڕی فەرمی پەرلەمان کە لەلایەن پارتیەوە بەڕێوە دەبرێت هەواڵی کاراکردنەوەی ئەنجومەنی کۆمسیارانی کۆمسیۆنی باڵای هەڵبژان و ڕاپرسی بڵاو کردوتەوە کە تێیدا هاتووە بەدەنگی 58 پەرلەمانتار کۆمسیۆنی باڵای هەڵبژان و ڕاپرسی هەرێمی کوردستان کاراکراوەتەوە. لە هەواڵەکەدا هاتووە کە دوای داخستنی دانیشتنی پەرلەمان لەلایەن سەرۆکی پەرلەمانەوە جێگرەکەی بە زۆرینەی دەنگ درێژەی بە دانیشتنەکە داوە و بڕگەی سێمی بەرنامەی کاری هێناوەتە پێشە و هەر بە زۆرینەی دەنگ کۆمسیۆن کارا کراوەتەوە و دوو کەسی دیکەش بۆ ئەنجومەنی کۆمسیێران دەنگی پێدراوە. دواتریش کۆتایی بە دانیشتنەکە هێنراوە. دانیشتنی پەرلەمان کۆتایی هات وەکەوە وایە مردوو بێ مردوو زیینو نابێتەوە. نووسینگەی ڕۆژنەمانی سەرۆکی پەرلەمان بۆ جاری دووەم ڕاگەیەندراوێکی دیکەی بڵاو کردەوە کە دەڵێت هەواڵەکەی ماڵپەڕی پەرلەمان بێ بنەمای و بڵاوکردنەوەشی لە ماڵپەڕەکە بە بەکارهێنانی فەرمانبەرانی بەشی ڕاگەاندن بۆ ئەجێندای حزبی نایەسایی و ناپەیڕەوی ناو بردووە.